بە پاساوی ڕێزگرتن لە ئازادی بیر و باوەڕ، پۆلیسی سوید پاسەوانی توندڕەوێکی ڕەگەزپەرست دەکات بۆ بێڕێزی و پێشێلکردنی مافی پیرۆزی 2 ملیار موسڵمان. ئەوە لە کاتێکدا لە زۆربەی وڵاتانی ئەوروپادا بە یاسا بابەتی دیکە قەدەغەکراوە. پەتای ئیسلامۆفۆبیا لە ئەوروپادا بۆتە دیاردە و استراتیژی ڕەگەزپەرست و پەڕگیرەکان. چاودێران هۆکارەکەی بۆ بڵاوبوونەوەی خێرای ئاینی ئیسلام لە جیهاندا دەگێڕنەوە. سیاسەتمەدارانی خۆرئاوا شانازی بە ئازادی بیر و باوەڕ و پاراستنی مافەکانی مرۆڤ دەکەن، بەڵام ئەوە بەو مانایە نییە ئازادی تاک یان کۆمەڵێک ببێتە هۆکاری پێشێلکردنی مافی کەسانی دیکە. بۆ نمونە لە وڵاتی فەڕەنسا بەپێی یاسای گیتۆ هەر توێژینەوەیەک لەسەر هۆڵۆکۆست بە وەکو ئەکادیمیش بێت قەدەغەیە، واتە بۆ کەس نییە بە زمانی زانستیش گومان بخاتە سەرە و ڕووداوە. ئەوە بوو لەسەر نووسینی کتێبی ئەفسانەکانی دامەزرێنەری سیاسەتی ئیسرائیل لەلایەن فەیلسوفی فەڕەنسی ڕۆژێ گارودیەوە، دادگایەکی وڵاتە ناوبراوی بە بڕی $120,000 سزادا لە کاتێکدا کتێبەکە پشت ئەستورە بە بەڵگەنامە مێژوویی و ئەکادیمیەکان، کەچی بە پێچەوانەوە پیرۆزی موسڵمانان لەلایەن گۆڤاری شارلی ئیبدۆ پێشێل کرا و سەرۆکی وڵاتیش بەرگری لە پێشێلکاریەکەیان کرد. Indeed, some of the magazine's covers suggested that the Prophet تا ئێستاش ئیدانەکردنی ئەدۆڵف هیتلەر و نازیەکان لەسەر سووتاندنی کتێبی جوولەکەکان بەردەوامە. بەو پاساوی کتێب سووتاندن کارێکی دوور لە شارستانێت و ڕۆشنبیریە، بەڵام کاتێ ئەو کتێبە قورئانی پیرۆزی موسڵمانان بێت، پاساوی سیاسەتمەدارانی خۆرئاوا پاراستنی ئازادی بیر و ڕایە. بەو مانای بیر و باوەڕی نزیکەی 2 ملیار موسڵمان بەلای ئەوانەوە هیچ ڕێزێکی بۆ قایل نابینن. ناوەندەکانی توێژینەوەی خۆرئاوا ساڵانە بەدەیان توێژینەوە بەرهەم دەهێن و بە بڵاوکردنەوەی داتا کە ئاماژە بە خێرایی بڵاوبوونەوەی ئیسلام و ژمارەی موسڵمانان دەکات، کە ئەمەش هاوکاتە لەگەڵ دژایەتی موسڵمانان بە پاساوی تیرۆر. هەر بەپێی راپۆرتی کۆڕبەندی ئابووری جیهانی ساڵی 2019 ئیسلام خێراترین ئاینە لە بڵاوبوونەوەدا. راپۆرتی سەنتەری بیو بۆ توێژینەوە لە ساڵی 2017دا پێشبینی ئەوە دەکات کە لە ساڵی 2050دا ژمارەی موسڵمانان لە جیهاندا ژمارەی کۆی کریستیانەکان تێپەڕێنێت، یان لە کتێبی ئاماری ساڵی 2008 ڤاتیکان داهاتووە ژمارەی موسڵمانانی جیهان ژمارەی کاتۆلیکەکانی تێپەڕاندووە. هەموو ئەمانەش بوونەتە هۆکاری ترساندنی بەردەوامی کۆمەڵگە ناموسڵمانەکان لە بڵاوبوونەوەی خێرای ئاینی ئیسلام لە جیهاندا، هاوکاتیشە لەگەڵ هێرشی درندانە بۆ سەر موسڵمانان کە ناکرێت ئەو هێرشە جیهانیە هەمەلایەنە بێ بەرنامە بێت و ئەوانەی لە هەموو کیشوەرەکاندا پێی هەڵدەستن ئاگاداری یەکدی نەبن و پێکەوە ئەو استراتیژیاندا نەڕشت بێت.